دیارە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوودا بە تایبەتی لە چواردەی چوار ڕۆبەڕووی کێشەیەک بووینەوە کە کێشی خۆڵ و خاشاک بوو لەلایەن کۆمپانیای پاککەرەوە کە کۆمپانیای شکارە زۆنی سێ وەرگتووە کە زۆنی سێ هەم قەزای دوکان هەم چەمچەماڵ لەخۆ دەگرێت واتە 21 شارەوانی ئەو شارەوانەیە کە دەکەونە سنووری زۆنی ئێمە 11 شارەوانیە و هەروەها ئەوان لەبەر نەبوونی بودجە و پێنەدانی سفە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کارەکانیان ڕاگربووە بەڵام ئەوەی کە خاوەن خێرخوازێک کە لە ژوورەکەی مندانیش بوو تێبینی کرد من زۆر بەپەرۆشم بەوەی کە لە ئەوە ڕۆژەوە گرفتی موچەی کرێکارەکانمان چارەسەرکەین وتی من ئامادەم کە هاوکاری کۆمپانیەکە بکەین بە پێدانی موچەی 2 مانگی سەرجەم کرێکارەکانی زۆنی چەمچەماڵ بە هەر 11 شارەوانیەوە خۆشبەختانە توانرا دوێنێ ئەم پارەیە بگەنرێتە کۆمپانیاکە و کێشەی کرێکاران چارەسەر کرایان بەڵام کاری ڕۆتیناتی ئیداری و یاسایی و دارایی ڕێگر بوو لەسەرەوەی کە کار گەیشت بوو بۆم ڕۆژەی کۆمپانیا شایستە دارایەکانی وەرنەگرتم ئەوەی کە من گوێبیستی بەرپرسی کۆمپانیاکە بووم دوێنێ لەلایەن بووین و کۆبوونەوەمان لەگەڵیان بوو ئەو پارەیە بەشی 2 مانگ موچەیان دەکات و هەتا چەند ڕۆژی داهاتوش گرفتی موچە بوو گرفتی شایستە دارەکانیان هەموو چارەسەر دەکرێت واتە لە یەکی 2021 کەوە تا مانگی 4 هەر هەمووی وەردەگرن بەسەرێکەوە هیچ گرفتێکی موچە بۆ کرێکارانی ژینگە پارێزی شارەوانەکانی سنووری قەزای چەمچەماڵ هیچ گرفتێکمان نەماوە و ئێمە شتێکی هەڵا نەکراوە هەر کارە و چالاکیەک ببێتە مای دڵخۆشی خەڵک ببێتە مای ڕزامەندی کرێکارەکانمان ببێتە هۆکاری بەرەپێشخستنی قەزای چەمچەماڵ لە هەر ڕوویەکەوە بێت لە ڕووی شارەوانی بێت لە ڕووی کارەبا بێت لە ڕووی ئاوە بێت لە ڕووی ڕێگاوبانەوە بێت لە ڕووی تەندروستی پەروەردەوە بێت ڕاگەیاندنی قایمقامێتی قەزای چەمچەماڵ بە ئەرچی سەرشانی خۆی دەزانێت بە ئەتەکێتی سەرشانی خۆی دەزانێت بڵاوی کاتەوە چووکە ئەرچی ئیدارە ئەوەیە خزمەتگوزاریەکان دابینکات دایان نمونەشمان داوە بە ڕێز پەرلەمانی کوردستان و بە ڕێز دکتۆر ئومێد کە هاتۆتە سلێمانی بەڕێز پارێزگای سلێمانی ئەوەی بۆ ڕوون کردوتەوە کە ئەمەمان بە ئەنجومەنی پارێزگاش گوتووە و بە وەزیری ناوخۆ گوتووە کە بودجەی ئەو فەرمانگانەی کە لە سنووری قەزای چەمچەماڵن زۆر کەمان نەسریەکانیان لە ڕووی پەروەردەوە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی شارەوانەکانەوە حتا لە ناحیەکان ئێمە مدیری ناحیەکانمان کەمترین نەسریان لەبەردەستا لە شوێنەکانی تر بگرە بە ملیۆن زیاتریان لەبەردەستا لێرە مدیر ناحیەمان هەیە 240,000 250,000 لەبەردەستا دوێنێ بە هەوڵی چەند کەسایەتی ولایەنێک بڕی 200 میلیۆن دینار بۆ کۆمپانیاکەمان وەکو قەرز دابین کرا کە دەبێت ئێمە لە ماوەی 2 مانگا بیدەینەوە لە ڕاستیە ئێمە هەر دوێنێ هەڵستاین بە دابەشکردنی ئەو بڕەپارەیە بەسەر کۆی کارمەندەکانمانە و ئەو بڕەپارەی کە دابین کرابوو لە ڕاستیدا بەشی موچەی مانگێکی کارمەندەکانمانی کرد بە تەواوەتی لە سنووری قەزای چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری وەسپاس بۆخوا ئێمە دەستمان کردەوە بە کارەکان بەڵام لە ڕاستیە ئەو بڕەپارەیە چارەسەری جەزری کێشەکانی ئێمە ناکات چونکە کێشەکانی ئێمە بە بۆنەی سەرف نەکردنی ئەو پێشینانەوە بریتە لە کێشەیەکی کەڵەکە بوو یعنی ئێستاکە ئێمە تێچووی ئامێرەکان و تێچووی پێداویستی کارەکەمان ئەوەندە کەڵەکە بووە کە ڕەنگە نەک بە 200 میلیۆن دینارێ لەوانەیە بە 5 ئەوەندە چارەسەر نەکرێ چونکە ئێمە بەردەوام مەسروفاتی بەردەواممان هەیە و ئەمە جگە لەوەی کە ئێمە نزیکە بینەوە لەوەی کە جارێکی کەم موچەی مانگێکی نوێ بۆ کرێکارەکانمان دابین بکەین لە ڕاستیە بەڵێ قەرزاری زۆر شوێن و زۆر فرۆشگاین ینی کەسانی وا هەیە کۆمپانیا قەرزاریانە بە جۆرێکە لەوانەیە زۆر لە 100 میلیۆنیش زیاتر بێ بەڵام چاکی خۆیانە لەبەر ئەوەی کۆمپانیاکەمان کۆمپانیایکی پاکەرەوەیە هەمیشە هاوکارمان بوون و بەردەوامیش لە هاوکاریمانە سوپاس بۆخوا کە تەنانەت تەلەفۆنیکیشمان بۆ ناکەن بۆ ئەوەی کە پارەکەیان بۆ بژێڕینەوە